وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامت بن. دیسانەوە لە چوارچێوەی جێخستنە ئالتەرناتیڤە ئاخێزیان ڕاپەڕین ئێمە دیبەیتێکی ترمان ئەوێت لە فەزای فکری و فەزای بیرکردنەوەی کە بەسەر ئەم سەرزەمینە ئێمە و خەڵکانە ئێمە زاڵە. مهمی و گرنگی ئەمە لە ڕەوەندە دیبەیتەکە دەرئەکەوێ. ئێمە گەل و ئێمەمانان هەر کامەمان هەندێک دەستەواژە و هەندێک چمک و هەندێک مەفهوم بەکارەوەین، بێ ئەوەی چیرۆک و بێ ئەوەی مێژووی ئەم دەستەواژە و مەفهومانە بزانین. ڕۆژانە ڕابرد و کەسانێک بۆ من دەنگەلێکیان هەناردێکێکیان دەنگی توێژینەوەی کەسێ و گفتوگۆی کەسێک بە ناوە قادر نادر لەگەڵە شێخ ئەتهەمە بنەجوولەکەی شێ ئەحمە ئەو سەلام بوو. یەکێکی تریان ئەو ئەنتەریات و نەمایشەی ئەو کابرایە تەڵخەک و مزەخرەفە بە ناوە شاسوارە ئەولواحی کە دەستکە توورێکی گرتبووە دەست و پێ ئەوە توورە قوڕاوی. بۆ خوێندنەوەی ئەوە ئێمە ئێشێت چاوێ بخشێنین بە ئەو دەیتانەی کەوا لە ناوە مێشکە ئێمە. بزانن ئێمە دەستەواژەیەک چه لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانەوە چه لە ڕێگەی کەسایەتیهای ڕووناکبیر و چه لە ڕێگەی ئەحزاب سیاسی و بارهای بار شتێکمان بیسکە بە ناوە کۆنەپەرست. ئێوە ئەمە زۆر ئەبیسن ئەڵێن کابرا کۆنەپەرستە. کەسیش نازانێ کۆنەپەرستی یعنی چی، ئەم چمکە کێ دروستی کردن. ئەم چمکی کۆنەپەرستیە چمکێکە کە بە زوانە هندیش یان بە قەوڵە ئێوە فارسی تەرجمە کرابوو بە ئرتجاعی. ئرتجاعی وە کۆنەپەرست چمکێکی چەپە، مەفهومێکی چەپە کە مارکس هاوردگێسی. بەو ماناسە کە کەسانێک کە لە مناسبات و ڕەوابط و هەڵس و کەوتە فێئۆدالیا بوون نەیان گەرەکە مناسبات و هەڵس و کەوتی فێئۆدالی لە دەست بن. فێئۆدالەکە نەیگەڵەکە پێگەی فێئۆدالی لە دەست بە، نەیگەرەکە ڕعیەتەکانی لە دەست بە، ڕعیەتەکە نەیگەرەکە زەمینەکەی لە دەست بدات. هەروە بگرە قەشەی مەسیحی و هەروە بگرە ئەوانەی کە نانیان لەسرە ئەو جۆرە ژیانە تێئەپەڕی ئەیان هەوێت ئەوە بپارێزن و حیفزی کەنیان بیگەڕێنەوە سەر ئەو قەوانە. ئەمە پێژن کۆنەپەرستی. بۆ چون لە باوەڕ مارکسیزمە ڕەوەندە مێژوو ڕەوەندێکی بەرەو پێشچووگە و کۆمەلگایە بەشەریەت ڕۆژ لە دوای ڕۆژ گەشانەوەی بەخۆی دیگە و بەرەو گەشانەوە ئەڕوات. بۆیە سۆسیالیزم کۆمۆنیزم بەرهەمە سەرمایەداریە. یعنی تا سەرمایەداری نەوێت سۆسیالیزم و کۆمۆنیزم نییە، تا سەرمایەداری نەیەت وە جۆریەتیە ڕواڵەتە فەئۆدالیزم نەگۆڕێت لەگەڵ یا دەرنەکەوێت نابوودی نەکات و هەر ئەنچێ کە فرە سەخت و ئوستوارە و قەوڵە مارکس نەبێ بە دوو کەڵ نەڕوا بە ئاسمانگ سۆسیالیزم و کۆمۆنیزم ممکن ناوێت. ئەمە دەستەواژەیە کۆنەپەرست بوو. ئێمە تەمامە سەوادە سیاسیمان ئەگەڕێتەوە سەرە گەورەترین نەغدێک لە سەرمایەداری ئەکرێ، یعنی نەغدە چەپ، یعنی نەغدە مارکسیزم. تا ئەم دەقیقەیشە دنیای سەرمایەداری نەغدە بە گەورەیە مارکسیزمی لە خۆی نەدیگە کە لێ کریاگە. بۆیە تۆ ئەم دەستەواژانە لە دەمە ئەم کۆنە چەپیانە ئەوینی. بەڵام سوعالە گەورە زانی وا لەکوێ؟ سوعالە گەورە وا لە ئەمەی کە خەڵکە ئێمە ئیستا سەری سڕماگە لەم دەنگ و باسە.
ئەم گشتە ڕێکخراوە لەکوێوە وەکو قارچەکسەری دەرهاورد ڕێکخراوەی ژنان ڕێکخراوەی کۆمەلگای مەدەنی جۆرا و جۆر ڕێکخراوەیە ژینگە پارێز لە کنارە ئەمە نەهلەهای ئاینی هەر لە زەردەشتیگەریۆ تا سەلەفیگەری تا تەکیە کەسنەزانیە نەهرۆی کوڕە شێ محەمە کوڕە شێ ئەولکەریم تا ئەم هەڵسوکەوتەی ئیستا ئەدهەم بارزانی ئەیکا پرسیارە گەورە ئەمەسە مارکس لە مانیفێستەکەی خۆیان قسەیەک ئەکات زۆر مهمە بۆ ئەوانەی کە بزانن ئەوانەی کە خۆیان بە تەرەفدارە ئائی نەزانن هەڵەگەڕێنەوە بەرەو تەفسیرە قورئان ئەچن یعنی مەتنەگرن و تەفسیری ئەکەن تا هەڵس و کەوت و شەریعەت و بەناو سنەت و تاریخە ئەگەڕێن تا قانونێ دەربێرن لە مارکسیزمیشا تۆ متونە مارکست هەست ئیتر تۆ کەپیتالت هەست تۆ گرۆندیسەت هەست تۆ دەستنووسەکانە فەلسەفیت هەست لە کناریا مانیفێستت هەست سوالە گەورە ئەمەسە تەمامە ئەمانەی وا ئەمڕۆ بووگن بە نێئۆفەمینیست تەمامە ئەمانەی کە ئەمڕۆ بووگن بە کۆمۆناڵ باز تەمانە ئەمانەی کە بووگن بە ژینگە پارێز گشتیان لەسەرە کۆڵەکەیە چەپۆتێنە دەر ئیستا ئەمانە بە پێچەوانەیە مارکس خەریکن ئەمەڵەکەن چۆن بە پێچەوانەی مارکس ئەمەڵەکەن مارکس ئێژێت یەکێک لە گەورەترین دەستکەوتەکانە سەرمایەداری ئەوە بوو کە تەمامە تەنەوعەکانە و پیچیدەگیەکانە دنیای کۆنی لە بین برد دنیای سادە کردو و جەهانی تەبدیل کرد جەهانە بەشەری تەبدیل کرد بە دوو چینە سەرمایەدار چینە کرێکار یا پرۆلەتەر بزان مارکس گەورەترین ستایشێک کە ئەیکات لە سەرمایەداری ئەمەسە کە سەرمایەداری تەنەوع ڕەنگاڵەیە کۆمەلگای کۆنی لە بین برد بۆیە یەکدەست گشتی کردو پرۆلەتەر و بەشێکی بچووکیشی کردو سەرمایەدار ئەمە لە خۆیە کۆمەلگایەکی دوو قوتبی دروزەکە ئەکسەریەتێکی بێدەسەڵات لە بەرامبەرە ئەقلیەتێکی دەسەڵاتدارە ئەوێسێت ئەم ئەکسەریەتە دەسەڵات بسێنێتەوە لەم ئەقلیەتە سوالە مەسە ئەگەر مارکس ئەمە بە گەورەترین دەستکەوت ئەزانێت کە کۆمەلگا ئەباتە قۆناغە شۆڕشە سەراسەری بۆچی دنیای سەرمایەداری سەر لە نوێ تەمام ئەو ڕەنگاڵەیەی کە لە دنیای فەئودالی لە بینی بردبوو لە دنیای سەرمایەداریە لە ژێرە ناوە لایف ستایل شێوەیە ژیانکردن دەیهێنێتەوە تۆ شاهدە گروپگەلە مختلفەوی گروپگەرە جانک و پانک و گروپگەرە هیپی و گروپگەرە ڕەپ و گروپگەرە موسیقایی جاز و گروپگەرە گەنگ و گروپگەرە ئاوتلۆ و گروپگەرە مافیایی و تەمام ئەم تەنەوعاتەی کە ئەمانە ئەیدەنە دەرەوە لەسەر زەمینە ئێمە چه ئەتفاقی خەریکاکەفێ چه ئەتفاقی لە خۆتان بپرسن لە قەرنە 21 لە شارە سلێمانی بە بۆینباخ و کراواتەوە بە تێڵاکەی دەسیەوە نەهرۆوە کوڕە حەمەیە کوڕە ئەولکەریمە کەس نەزانی چۆن وەکو قارچەک سەر دەرتێرێت بۆ سەر دەرتێرێت ئەمە کێ دروسی ئەکات کێ ساپۆرتی ئەکات کێ وا لە پشتیە کێ پوڵی پێئەدات بزانن ئێوە لە بەحس سەرمایەداریە مەفهومێکتان هەست بەناوە یەکەمین کۆکراوە و سەرڕێژە پارە کە ئەتوانێت بخرێتە ناوە گەشانەوەی سەنعەت سوالەم پارە لەکوێ دێت پێی ئێژن ئەنباشتە بەدوی
ئەم پارە لەکوێ تێدی یەکەم پارە لەکوێ تێ کە تۆ یەکەم چت دەست پێەکەی مثال ئەکسەریەتە ئەم پارەدارانی دنیا بگرن پرسیاریان لێ بکەن ئێژێ لە ڕاکفلەریان پرسی تۆ ئەم پارەی خۆتە چۆن بەدەست هاورد ئێژێ من ئەتوانم حساوە سنت بە سنتە سەروەتە خۆم بکەم ئیلا $1 ملیۆن ئەوەڵی نەوێت مەسئلە ئەو $1 ملیۆن ئەوەڵەسە لەکوێ هاتگە ئەم $1 ملیۆن کە تۆ ئەم عەزەمەتت بەسەریۆدانیاکە باس ناکرێ ئەی سەرمایەداری ئەم پوڵەی لەکوێ هاورد کە ئینقلابە سەنعەتیشی پێ کرد ئینقلاب گەلێ لیبراڵیشی پێ کرد ئەمە ئادام سمیت گەرە کەسی جوابی بدات و مارکسیش بە جۆرێک جوابی ئەداتەوە بەڵام هیچ کامیان جوابە کامڵ نادەنەوە هیچ کامیان جوابە کامڵ بەمە نادەنەوە بزانە تۆ هەر لە مەقولەیە ئەم ڕێکخراوانەی کە لە سەرزەمینە ئێمەدا ئەندرێت کاکەی جان تۆ خەڵکە ناڕازیت هەست ئۆکەی خەڵکت هەست کە سەرگەردانە ئۆکەی تۆ زۆڵم لە ناوی جامعەتا هەست دروستە تەمامە ئەمانە مەوجودە بۆ کەسایەتی هایەک ئەتوانن بنکەیەک دابنێن ئیدەی ئینسان لە دەوری خۆیانە کۆبکەنەوە ما بەقیە خەڵک ناتوانن مثال شاسوارە لووسکەی کوڕە ئەولوەهاوە کەبابچی باوک کەبابچی خۆ دەم و فلت نەدار بێ ئەقڵ لووسکەڵە ئەم ئەنتەرە ئەم پوڵە ئەوەڵیەی لەکوێ هاورگە بووگە بە ساحێوە دەستگاهە ڕەسانەیی NRT لەکوێ هاورگێسی کێ پێیداگە ئەم سەرەتا کێ پێیداگە کاکە ئەفغانی ئێژێ نان کە باشە نانخۆر زیادە ئەفغانی ئێژێ نانە کە بوێت نانخۆر فرەس زۆر مهمە تۆ بە من بێژی تۆ ئەم پوڵە ئەوەڵیەتە لەکوێ هاوردگە حیزب دموکرات کوردستانە ئێران ئیستەوا لە کۆیەها بە ملە خەڵکە کۆیەوە دزیان لێکا دەستیان بوو ئەوە دەست بۆ ناموسە خەڵکی ئەوە مەفتێ ئەخوا نۆکەرە پاراستنە نۆکەرە دەوڵەتە ئێرانە حیزب دموکرات کوردستانە ئێران مەعسکەرەکەی کۆیەی لێبسێنن ئەو پارە و پولەی وا مستەفای هجری و پێشمەرگەکانی و ئەندامە سەرکردایەتیەکەی پاڵیان داگەسۆ بە بەلاش وەکو گائەلەوەڕێن ئەو مەعاشەیانە پێنەدەن ئەتوانن لە دەوری یەکتریا بوون بە دوو کەس قەتئەنە سوال ئەمەسە ئەو پوڵە کێ ئەیدا پێیان کێ ئەو پوڵە ئەدا بمانە بۆیە ئەم سەرەتا مهمە شێخ نەهرەوە کەس نەزانی شێخ لەم دنیا نەبوو تۆ نەوێت نەبوو هەر لە ناوە تەریقەت قادریە و تەریقەت نەقشبەندیە ئێمە دەیان شێخی ترمان هەست نەهرۆی کوڕە حەمەی کوڕە ئەول کەریمە کەس نەزان تۆ ئەم پوڵە قەبەزلە لەکوێ هاورگە ئەم ئامادەگیە حکوومەتی و زەمینە سلێمانی و تەکیە و ئەمانە کێ بە تۆی ئەدات بۆ بە تۆی ئەدەن ئەمە سوالە چون تۆ لە دوای دروستکردن پرسیار چیرۆکت ئەگۆڕێت تۆ پێت وایە ئەمانە هەروە عادیە هەروە لە خۆی وە هاتگە بەڵام کە سوال ئەەکەی سوالەکە جوابی گەرەکە پرسیارەکە جوابی گەرەکە تۆ ئیش ئەم جوابە بەی تۆ ئای کەس نەزانی تۆ وە نەفعە کێ خەریکی کارەکەی هەبوونە تۆ دەروێشی تێخبازی چ نەفعێک بە جامعەی ئێمە ئەگەیەنێت ئاغایە نەهرۆیە کوڕە حەمەیە کوڕە ئەول کەریمە کەس نەزان خب بەم دەسە بێ تا ئەگەینە شێخ ئەدهەم شێخ ئەدهەمە شێ ئەحمەوە شێ عەبدولسەلامە جوولەکە ئەمێژێکی ئەوەی دەسێکی بەرسیاست بوێ پس ئێمە تێگەیشتین مارکس ئێژێت سەرمایەداری گەورەترین کارێکە کردی پیچیدەگی دنیای کۆنی لە بین برد دنیای سادە کرد و کردیە دوو توێش سەرمایەدار پرۆلەتەر سوال ئەمەسە ئەم لووسکەڵە چەپۆڵە تێ هەڵدریاگانەی بەناو چەپ بۆچی خۆیان بووگن بە
ئاڵا هەڵگری لە تووپەتکردنی کۆمەڵگا لە ژێرە ناوە ژنانەوە لە ژێرە ناوە مناڵانەوە لە ژێرە ناوە ژینگەوە لە ژێرە ناوە فعالێتە مەدەنیۆ لە ژێرە ناوە تەجاوزۆ لە ژێرە ناوە کۆڵبەرۆ ئەمانە بۆ لا ئەەکەیتەوە لە ژێرە ناوە چەپۆ گشتیان خەریکن کۆمەڵگا ئەکەنە هەزار تیکە بۆ واکەن دێخۆ ئەمە بە پێچەوانەی تەزە مارکسیزمە بزانن ئەهەمیەت و گەورەیە مارکسیزم وا لە ئەوەی کە حتا مارکس نەهات ئەوەی سەبارەت بە سۆسیالیزم و کرێکار قسەی ئەکرد چرت و پرتی ئەوت چرت و پرتەکە ئەمە وەکە یا ئەحساساتی بوو یا گەرەکی بوو وەزعیەتە مەوجود بێڵێتەوە یا هەنێک متاڵەباتی تەرحە کرد کە ئەمە بە هیچ کوێ ناگەی و هیچ هێزێکی لێ نەهاتە دەرەوە ئەمە مارکس بوو توانی ڕەوایەت بدات بە شتێ بە ناوە کارگەر کارگەر تعریف کاتۆ کارگەر بێژی کە خۆی کێس کارگەر ئەوسا تێ هەڵدریاگێکونێ ێزانی خۆی کێس مشتێ نۆکەرزای ڕعیەتزا هاتوونی ئیستە خۆیان ئەفرۆشت نەتوانی خۆیان تعریفکەنەوە مارکس وتی کارگەر بەرهەمهێنەرە سروەتە و خۆی لە سروەتەکەی خۆی بەریە مارکس هەمی بۆ تعریفکردن و ڕەوایەتی پێدان کابرا لە حەیوانیەت هاتە دەرەوە ئیتر کاورای سەرمایەدار نەیەتوانی خوێڕی سەیرە کارگەرێ بکات بێژێ ئەمە مەڕ و ماڵات و حەیوانات و ئەمانە سەو منێشە تێ هەڵدەم بزانن تۆ ئەگەر ڕەوایەتە نەوێ فقط مەوجودە تەبیعیە کە ڕەوایەتی نییە مەوجودە تەبیعیە کە لە خۆی چیرۆکی نییە بۆیە من و تۆ بەڕاحەتی مەڕێ سەرە وڕین بۆ چون ئەم مەڕە لە خۆی چیرۆکێکی نییە مەڕە دڵیشمان بۆی ناسووتێت نە دڵمان بۆ باڕەباڕی دایکی ئەسووتێ نە دڵمان بۆ باڕەباڕی نەنکی ئەسووتێ سەری ئەوڕینی تەواو ببڕیاوە بۆ چون چیرۆکی لە خۆی نییە ئەی ئەمانەی وا ئەستەعماریان کرد چیانەوەت ئەیان و ما بەقی دنیا لە خۆیان چیرۆکیان نییە متەمەدن نیەن حەزارەتیان نییە بەشەر نیەن وەنە حەیوانات کۆمەڵگای پیچیدەیان نییە وجدانیان نییە ئەخلاقیان نییە خوایان نییە چاکە و خراپە نازانن دڕندەن هەروەنە تەبیعەت وەنە حەیواناتە تەبیعەت ملیۆنیشان لێ بکوژی مهم نییە تۆ ئەژێ لە پێگەی سەروەرەوە بنواڕیت بزانی ئەو چۆن پەلامارە هەمان کار هیتلەر بە ئەوروپا کردی وتی من مالکیەتە ئوکراین قبول ناکەم ئەمانە هەر دەوڵەت نەوگەن لە هەستان هەر دەوڵەت نەوگە پۆڵەن ئەو موناسباتەوە ئەوروپایەکان بەسەر دنیادایانە بەسەر ئەماندایانە وەختی تۆ کوردێ پێناسەی خۆی نییە لێ بپرسە کوردبوون یعنی چی پێی وایە وەسە دار و وەسە قالۆنچە و وەسە کیسەڵ و زۆر بەدی هەیە تەبیعیە تر کوردە بۆ ئەوەی نیشان با فرە کوردە ئیشێ فرە ناوگەڵی پانۆ بکاتۆ شەرواڵەکەی فرە گوشاوێ تا فرە کوردوێ ئەمە مەوجودە تەبیعیە کاکە ئەمە مەوجودێکە وا خۆی لە نادیاموراد و تەجاوزبوون و قوربانیبوون ئەوێنێتۆ خۆی لە کۆڵبەربوون ئەوێنێتۆ ئەمە خوێنی حەڵاڵە ئەمە وەسە کاوڕێک وا لە سەلاخیان وا ڕێپێتە مەزلومە و ساکتە و سەری خسکەسە خوار و توخوا و داخەم ئەم کوژی داخم سەرم ئەوڕی ئەرێوەڵا سەرەوەڕ دەخۆ پەشیمان ناومۆ لەسەر بڕینە کورد کاکە گیان نەدارە نەبەردە نەقالۆن چەز نەکی سەڵەشتە تەبیعی نییە کورد ئینسانە ئینسانێکە کە کولتوری دروست کردگە فەرهەنگی دروست کردگە ژیانە فەرهەنگی کردگە تەمەدونی بووگە پێناسەی لە خۆی بووگە خۆی تعریفەوە کردەگەسۆ ئەی ئەوانەی وا ئێمەیان بێ تعریف کرد هەدەفیان چ بوو هەدەفیان ئەوە بوو کە ئێمە وەکو مەڕ و ماڵات بینە بەرچاوی ئەوەی کە خۆی بە متەمەدن ئەزانێت بۆ ئوروپایەکان حەق ئەدەن بە خۆیان بڕۆن فڵانە وڵات بگرن ئێژن ئەڕۆین تەمەدونیان پێدێنەمانە حەیوانن با ملیۆنیان لێ بکوژێ وەلێ ئایانکەینە بەشەر لە کاتی مارکسیشا هەروە بوو کرێکار لە خۆی پێناسەی نەبوو
تێ هەڵدریاک بۆ گەن ڕعیەت زایە هاتوو ئیستە داوای کاریە کرد قسەیەکی بۆ خۆینەوە کزۆڵێ مەزڵومێ سەری خستووە خوارەوە ئەو ئەرباب بوو ئاغا بوو سەروەر بوو بۆ خۆی تاریفی لە خۆی بوو ئەم حەچێکی نەو لە خۆی تا مارکس هاتووە بە ئەمانە ڕەوایەتیدا تا بە ئەم دەقیقە سەرمایەداری لەم ڕەوایەتە ئەترسێ و خەریکە جوابێداتەوە و هەر تنتدێژن مارکس مردگە دێ مارکس 137 ساڵە پێش مردگە بۆ ئێوە نەمردگە هەر ئێژن مردگە خۆ پەس تۆ لەگرا تێ ئەگەی کە ئەمانەی کە تێنە دەرەو لە جامعی ئێمە هیچ کامیان خۆڕسک نیەن ئەو سەرەتایە یەکەمە کە میدیا خەنە بەردەستیان کە پوڵە خەنە بەردەستیان کە ناویان پێ ئەدەن کە بە خەڵکیان ئەناسێنن مەحسوڵە کارە خۆیان نییە بزان پەیمانە حەیدەری واخێزە کوردەوارە سربەخۆ زیاتر لە 2500 ساعت دیبەیتی هەست بەم دیبەیتەوە ئەگەر 2000 نەفەر 100,000 نەفەر ئێمە ئەناسێ مەحسوڵە کارە ئێمەس من لەسەرە کارم لە کارە خۆم کوتاگمە لە گیرفانە خۆم بڕیگمە هاتگم وە کار ئەەکەم وە قسەگەلێک ئەەکەم کە هیچ کەس نایکات و ڕەهبەریەتێک ئەەکەم تا ئیستا مەوجود نەوگە دەرنەتیجە ئەوەی بەدەستی تێرم هێواش بەدەستێت بەڵام بتەو بەدەستێت وردە بەدەستە ئێوە بەدەستە خەڵکە ئەم سەرزەمینە ئەم دەنگە گێڕیاگە بەناوە خەڵکیە تا چووگەسە ماڵ و قوشبن و ماشێن و بەر دەرگای ماڵە خەڵکی نەک لە بۆمبارانکردنە میدیایە تەلەڤیزیۆنیەکە خریاوێتە بەردەست پۆمپاژ بکرێ یەک شەوە لە پڕێکا من بوومە و کوڕێک من تەمامە زندگی خۆمم دانیاگە تا بتوانم ئەم قیامە بکەم بابێنەوە سەر داستانە ئەدهەمە بارزانی من بە حەزەر و ئێژم بارزانی زۆر غەڵەتە بەمانە ناوێ بێژی بارزانی ئەمانە بارزانی نین ئەمانە کورد نین ئەمانە مشتێ بنەجوولەکەی هاوردەن بەسەر ئەم خەڵکەوە دانریاگن و ئەم خەڵکە ئەو مێژووە نازانێت هیچ جەریانێکی سیاسی بێ ڕەخنەگرتن لە ئێستا و لە ڕابردوو ناتوانێت لەدایک بێت هیچ جەریانێکی سیاسی بێ ڕەخنەگرتن لە ئێستەی کە زەرورەتە هاتنە خۆی بێژێت وە ڕابردوو ناتوانێت لەدایک بێت بۆیە تۆ ئەوێنیت لە هەرێمە کوردستانە ورد و درسە خەڵکی بگرە سەواددار و بێسەواد بگرە هەنێ قسە تکرارەکاتەوە گەندەڵی دزی نەبوونە خزمەتگوزاری بێپوڵی بێمەعاشی بێهیوایی ئەمانە هەمووی خەڵک تکراریەکاتەوە ورد و درس خەڵکەی زانێت پرسیار خۆ ئەمانە درۆ نین ئەمانە هەن ڕاستن ژیانە خەڵک لەگەڵ ئەما هەست بەڵام خەڵک بۆ لەمە تێناپەڕێت کێ ئەمانە بەرجەستە ئەکاتەوە دەیتۆ خۆ ئەگەر لەسەر دزی نەوێسیت شاسوار ئەوروواحەیە ناتوانێت بەنەوەی نوێ بێتە دەرەوە دەیتۆ خۆ ئەگەر لەسەر فەساد نەوێسیت خۆ گۆڕانێ نایێتە دەرەوە تێتە دەرەوە تۆ ئێشێ خۆت متاڵەبات دروستکەی بۆ خەڵکی خۆت هدایەتی کەی خۆت جەریانی بۆ دروستکەی شێخ ئەدهەم ئێژێکی شێخ ئەدهەم بە پێچەوانەی هەمویان قساکە ڕەخنەی ئەو چیە لە حاکمیەت جارێ شخصێکیان دۆزی گەزۆ بە ناوە قادر نادر ئینسانێکی ئەحمەق و سپاردەیان کردگە بە ناوە تریبوونە خەڵکی و مەردمبوون و بڕواتەکەم هەتیوە قسە بکە ئەحمەقی وەکو قادر نادر و ئەمسالە قادر نادر عەدەدی نیەن
فقط بۆ خاتری ڕواڵەتە پۆپۆلیستی و قسەهای ئەحمەقانەیە کە ئەیکەن خۆیان پەڕووباڵی پێ ئەدەن تا لێ و دوانیەتە خۆیانی پێ جێبەجێ بکەن بە هەزاران هەزار نەفەر ویوەری بوێت ئەم ئاغا تا بتوانێت قسە بکاتە کە کەسایەتی ئاوا کە نیەتەکە بگەینێت ئەتەمێژێکی ئێژێت کە لە حەلیم و کوردستانە پرنسیب موجود نییە کەس خاوەنە قسە و یاسای خۆی نییە کەس یاسایەک دای ئەنێ جێبەجێ ناکە مثال تێنێتەوە ئەژێ من لە پارلەمانە کوردستانە بووم یاسامان دەرکرد کە جگەرە کێشان لە شوێنە گشتیەکانە قەدەغە بێت گشت کەسەیە کێشێت جێبەجێ قەت نەکریا حیزب سیاسی ئێژێ 4 ساڵی تر ئێمە کۆنگرە ئەگرین چوارەکە ئەبێ بەدە ئەم حیزبە مەشروعیەتی نامێنێ کمیتە مەرکەزیەکەی دەستگای ڕەهبەریەتی ئەم حیزبە شەرعیەتی نەماگە چون ئەم حیزبە بە گوێرەی ئەساسنامەیە حیزبی و کۆنگرەی حیزبە ڕواتە ڕێوە 4 ساڵ دیاری کریاگە کە کۆنگرە بگرێت دەی بەسەر و چووگە ڕاستە کەم قسە ڕاستە ئەم قسەی ئەتهەم ئەیکا ڕاستە دروستم قسە بۆیە تۆ ئەوێنی ڕەخنەکەی ئەتهەم فەرقەکە بەڵام لەگرای یەک تەفاوت موجودە هیچ کام لەم جۆرە ڕەخنانە لە سیستەمە حکوومەتە هەرێم تێناپەڕێت یعنێ تۆ ئێشێ لە جێ بکەی لە ناوە ئەم سیستەمە حکوومەتە هەرێمە ئیستە ئەتهەمە شێ ئەحمە شێ عەبدولسەلام ڕەخنەی چ بوو کە لە هات کەسە دەرو لە دەسەڵات ڕەخنەی ئەمەسە کەس خاوەنە قسەی خۆی و یاسای خۆی نییە و یاسایە کە خۆی دای ئەنێت خۆی ئەمەڵی پێ ناکە ئەمە ئەبێ بە سەرەتایەک کە ئەتهەم بەیانی بە جەریانێکی سیاسی لەسەر ئەم قسە بێتە دەرەوە دەی ئیستە مردمێک کەس برسیە مردمێک کەس هاڕیاگە مردمێک کەس دنیایەکی قێزەونی بۆ دروست کریاگە بەڵام ئەم مردمە هەر ئاوا دەبێت وەکو کەرەستەی خاو بەدەسە ئەمانە بێت بازیان پێ بکەن و یاریان پێ بکەن بۆیە تۆ لە خەڵکی ئەبیسی ئێژێ خەڵک وەڵام متمانەی بە کەس نەماوە چۆن متمانەی نەماگە وەڵا خەڵکەکە بازی دریاگە لەبەرەوەی خەڵک نازانێ ڕەحبەر کێس لەبەرەوەی خەڵک نازانێ متاڵبات چییە لەبەرەوەی خەڵک نازانێ ئەو قسانەی کە ئەیکا قسەی خۆی نییە کاکە ئەو برسیەتی تۆ هەسە خەڵک لە کرماشانە زیاتر لە تۆ برسین ئەو بێموچیەی تۆ هەسە خەڵک لە کرماشانە زیاتر بێموچەن ئەی بۆ تۆ هاوار ئەەکەی ئەوانە لە کرماشانە سکووتیان کردگە شتێکی ترێژن چون تۆ لەگرا خۆیان هدایەتە ئەکەن تا جەریانگەرە جۆرا و جۆنەریل دروستکەن سوال بۆ ئێشێ جەریانگە لە جۆرا و جۆر لە سەرزەمینە ئێمە دروست بوێت بۆ ئێمە یەک کورد بە یەک دەستبوونمانەوە ئەمان توانی هێزبین بۆ ئەمان کەنە هەزار کرد بۆ لە خۆی و بۆمان ئەتاشن لە نەتاشیاگ و بۆمان ئەتاشن بابەگیان ئیسلام هەر ئیسلامێک نییە تۆ سەدەفی و سەلەفی و مەدخەلی و شافعی و قادری و نەقشبەندی و ئەمانە بۆ گشتی تێریت مەگە یەک ئیسلام نییە تۆ بۆ ئەنوا و ئەقسامە نەهلەهای فەمینیستی تێریت لەبەر ئەوەی کە جامعە مەوجودیەتە کولی یەک دەسێ بەخۆی نەگرێت لەبەر ئەوەی هەر کەسێ بۆ خۆی گیای بایرێ بجەڕێ هەر کەسێ بۆ خۆی قسەیە بکە لەگرا کێ ئەمێنێتۆ ئەوەی پێی ئێژن سیستەم ئەمێنێتۆ لەگرا سیستەم ئەمێنێتۆ ئەم مردمە حتا بەیانی هەڵخا و داخە حتا بەیانی بێژێ مەعاش نییە و موچە نییە بەیانی کە ئەوێ وە سەرەکەشی یا ئەڕواتە سەرە ئەولسەلام یا ئەڕواتە سەرە ئەتهەم یا ئەڕواتە سەرە ئەولواحی
خۆی بەشەکە بەمانە بۆ چون وە شوێنە لقمەنانێکە ئەگەڕێ چون بنەمای نییە قسەکانی لەگرا چه اتفاقێکە کە فێم لەگرا تەنیا جەریانێکی ئینقلابی کە تێتە دەرۆ لە یەک دەستکردنەوەیە چمکە کووردا ئەم پەیامە ئەگەیەنێ نەک ئێوە حکوومەتە هەرێم نەک کۆرپۆرەیشنە یەهودە ئێرانی تورکی و سووری و عێراقی نەک ئێوە گەرەکتانە ئێمە یە کورد نابودکەن و ئێمە ئێشێ قیامکەین نە بەتەنها ئەمە نە بەڵکو غایەتە پێشکەوتن خوازی ئێمە بەرەو ئەم ئاخێزە و ڕاپەڕینە ئەوە ئەمەی وتم یعنی چی نە ئەوەی کە ئێمە فکر بکەین کە مردمێک قینی تێ لە نابودی و نابودی ئەزانێ یعنی چی مردم نە ئەزانێ نابودی یعنی چی نە ئەزانێ ژیانە کۆیلەکردن چه خراوە نە ئەزانێت چۆن نابوو دەکرێ بۆشی مهم نییە بەڵام لەگرا یەک چیت مهمە ئەویش پێشکەوتنە خۆوە دەرخستنە ئێوە بە دەوڵەتە ئێرانیتان و بە دەوڵەتە تورکی و سووریتان و بە ئەربابە ئەمریکاییتان و هاتگن دەست بنێنە بینە قاقای ئێمە بخینکێین کە نەوین بە پیاک نەوین بە سەروەر نەوین بە دەسەڵاتدار نەوین بە ئینسانە گەورە جەهان نێری نەژێرە دەسە خۆمان کالاکانە ئێمە بەرهەمەکانە ئێمە بازاڕەکانە دنیا نەدڕێت ئێوە بەرتان بە ئێمە گرکە هەمووی ئیستعدادەکانی ئێمەتان کوشتەگە سەرکوبتان کردەگە وەلێ ئێمە ئینسانین و ئەم ئینسانە مەیلی بە گەشانەوە هەست مەیلی بە دەسەڵات هەست مەیلی بە سەروەری هەست تۆ بە لەتایف الحیەل تۆ بە کڵاوبەرداری خەریکی ئەم مردمە هەرز ئەدەی و خەساری ئەەکەی بۆیە تۆ ئەنباشت یا ئەو پوڵەی کە پوڵە خەڵکی گشتیە ئەمە نییە هەر ئەیدزی تۆ خەساری ئەەکەی لە خەساندنە ئەم خەڵکە خەساری ئەەکەی لە دروستکردنە کەسێ بە ناوی شاسواری ئەولواحیە لە دروستکردنە حیز و دز بە ناوە ڕۆژنامە نگار و خوێڕی و ماساوچی و پدەرسوختە کە ئەم سیستەمە تێڵێتەوە ئەو کارەی ئاخێزە کوردەوارە سربەخۆ ئەیکا ئەوە نییە بێژێ بەم خەڵکە تۆ پیاک بە و مرد بە بێ قبوڵی مەکە ئاخێزە کوردەوارە سربەخۆ دۆزە ویستەکانی خەڵک ئەواتە ئەو جێگەی کە ئێشێ بوێت تا کاورا خۆی بە سەخیف و ماستا و چی و کلکجەڕێنە بەرە دەرگای تۆ نەوێنێ خۆی بە پیاگێ بوێنێت کە ئەو ئیستعدادەی هەست کالای دەستکردە ئەو تەواوە بازاڕەکانە جەهان بدڕێت ئەو ئیستعدادەی هەست بازرگانی بە دنیا بکات ئەو ئیستعدادەی هەست سەروەری بنوێنێ بەم دنیا ئەو ئیستعدادەی هەست قسە فێرە خەڵکە ئەم دنیا بکات وە تۆ گەرەکتە بچووکی کەیتۆ تۆ گەرەکتە بیکەی بە قالۆنچە و کێسەڵ و تێ هەڵدریاگ و مەزلوم و قوربانی و کۆڵبەر و هێسر و خوێڕی و نەفام تۆ گەرەکتە وای پێ بکەی دەی ئەگەر هەر بە فۆرموڵە مارکسیستیەکەی تاریخ و دەسی بوو بووین تاریخ مەیلی لە گەشانەوە وە لە تەرەقی وە لە پێشکەوتنە ئێوە مەحکومن بە نابوودی چون ئێوە بەر بە پێشکەوتن ئەگرن ئێوە تەمامە ئەم سروەتەی کڕای ئەماڵن بەشێکی فرە لە بەر بە پێشکەوتنە خەڵکیە سەرفەکەن تا خەڵکی خۆی قێزەون بوێنێت خەڵکی خۆی هێسر بوێنێت خەڵکی خۆی بچووک بوێنێت خەڵکی خۆی بێدەسەڵات بوێنێت خەڵکی خۆی بە حەیوانات تەماشاکات ئەمە ئیمکان پەزیر نییە لەسەر زەمینە ئێمە ترسەکەی ئێوە لە شاردنەوەی دەنگە ئێمە ئەمەسە ئێمە خەڵک فێرە قسە ئەەکەین تموحی ئەڕواتە سەرەوە بزانە ێژێ خەڵک پارەیە پولیە پولەکیە خەڵک جیفە پەرەست بووگە خەڵک منفعەتی گەرەکە ئەم خەڵکی ئێمە نە ئەزانێ منفعەت چییە
نە ئەزانێ جیفەیی بوون چییە، نە ئەزانێ پارەپەرست بوون چییە، هیچ کامی نازانێ ئەم خەڵکێمە. چون ئەگەر ئەم خەڵکی ئێمە پارەپەرست وایە، ئیستە دوودانە بازرگان پیا ئەو لەم سەرزەمینە ئێمە وا توموحی بوو دنیا بگرێت، تەورێز و تاران و ئەسەموڵی ئەدڕی تۆ لەم سەرزەمینە شایدە شەڕە دوو بازرگانە پولدار نێتەکە یەکتری بدڕن. بۆ لەبەرەوەی هیچ کامیان ئەم سروەتەی کە بەدەستیان هاورگە بە بازرگانی بەدەستیان ناورگە، بە دزی بەڕاند بەدەستیان هاورگە. بۆیە تۆ لە جامعی ئێمە ڕکەبەرایەتی ناوێنیت. ڕکەبەرایەتیە کە بیکا بە پیوە ئێمڕۆ کالای دنیای سەرمایەداری سنوور و پێلەقە ئەوڕێت. چۆنە لەسەر زەمینە ئێمە منفعەت ویستن سنوور ناوڕێت؟ بۆ نایوڕێت؟ چون مردمە ئێمە سەخیف کریاگە بچووکی ئەکەنەوە ناڵن خۆی گەورە بوێنێت. ئەمەسە کە تۆ بەر بە پێشکەوتن ئەگریت، ئەمەسە کە تۆ بەر بە ئیستعدادەکان ئەگری خەڵکەکە نەزۆک و بێعەقڵ و ئەحمەق و چکۆلە و بۆگەن و نەفامەکەی تا لە خۆی دوورکەوێتەوە، تا لە خۆی بێگانە بوێت. تۆ تەمامە ئەم سروەتە لەمە خەرجەکەی ئاخیز بۆ سەر ئەکەوێ، بۆ ئەم قیامە ئەکا چون تموحە ئەو خەڵکە ئەگەڕێت و جێگەی خۆی، تا ئەو خەڵکە خۆی بچووک نەوێنێت، خۆی تێ هەڵدریاگ و سپێون و ڕشکن و ماستاوچی و نۆکەرە کوڕە نۆکەر نەوێنێت، خۆی ئینسانێک بوێنێت. مەگەر ئێوە لە دنیای سەرمایەداری و لیبراڵیان نایژن تاکەکان دەبێت دەرفەتیان بوێ خۆ دەرخەن؟ مەگەر ئەمە لیبرالیزم نایژێتی؟ دەی بۆ ئێوە لەم دەرخستنە ئەترسن؟ بۆ ئێوە ئەترسن ئێمە سەروەرانە دنیا بووین و ئیدعا ئەکەین سەروەرانە دنیاین؟ بۆ لەمە ئەترسن قینتان تێت؟ ئەمە ئەگەر ئستعداد کوشتن نییە، کۆنە پەرستی نییە، بێشەرەفی کوڕ بێشەرەفینە ئەی چییە؟ با من بە زمانە پێشکەوتن قسەتان تەکاکەم. ئێوە بۆ بەر بە ئستعدادە ئێمە ئەگرن ئێمە خۆمان بە سەروەرە دنیا بزانین، بۆ بچووکمانەکە نوێژن چاری کەس ناکەین و ناتوانین و نۆکەرە دنیاین و دواکەوتکین. ئێمە دواکەوتگن یا ئێوە کۆنە پەرستن بێشەرەفینە؟ ئێوە گەرەکتانە ئێمە هەر بگەڕێن و دواوە بێ هەمە چیز و هیچ و پوچمانکەن، بێ مقدار و قوربانی و تەجاوز پێکریاگ و برسی و هێسر و قاترمانکەن، تاوەکو حیوانات و مەڕ و ماڵات سەیرمانکەن لەم دنیا. ئێمە مەشیایە بۆ ئەم دنیا تاریفمان بکردایەت و دنیا چۆنە؟ ئێوە بۆ ئێمە سەقەت و نەفام ئەکەن؟ ئێوە بۆ هەزاران ساڵ حەزارەت و تەمەدن و کوردی چکۆلە ئەکەنەوە لەبەر پێی کابرای ئەوروپیا؟ بۆ؟ پس ئێوە مەئموریەتتان ئەمەسە بەم کارانەی کە ئەیکەن، ئەقڵە ئێمە زایعکەن تا ئێمە بە شکۆی خۆمان پێینەوەین، تا ئێمە تموحمان گەورە نەبێت، تا ئێمە خۆمان بە ئینسانێک کە ئەتوانێت شوێن دەسە خۆی بەم دنیا دابنێت نەوێنێت، خۆی سەخیف و بچووکتر و بچووکتر کاتەوە. دەی تۆ ناتوانی بەر بەمە بگری، تۆ ناتوانی ئەم کارە بکەی، چون ئێمە ئینسانین، مەیلمان لە دەسەڵاتە، مەیلمان لە گەورەبوونە، مەیلمان لە خۆ دەرخستنە، مەیلمان لە قارەمانێتیە، مەیلمان لە وەسە خوداگوونە بین تا تەحەیۆرە دیگەران دەرخەین. ئەم خەڵکەوە ئەقڵیشی نییە، ئەڕواوە نەوشێ ئەسێنێ بەناو خیاباناتێت و ئەڕوا لەبەرەوەی تەحەیۆرە خەڵکی بۆ خۆی بێنێت. تۆ ئەم خەڵکە هدایەتەکەی بەرەو ئەوە شۆڕشە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ، شۆڕژە پێشکەوتنە ئینسانە کوردیە، بۆیە تۆ وەکو سەگ لێترسی، بۆیە چۆنیەتیە تەرحکردنە قسەکانی فەرقەکات، بۆیە ڕەوایەتی هەست بۆ کوردبوون، بۆیە پێناسەی هەست بۆ دوژمنە ئێمە هاتگە ئێمە بچووک بکاتۆ تا ئێمە قەت لە زەرفیەتە ئینسانی خۆمانە جێگە نەگرین،
تا ئێمە قەد لیاقەتەکان و خۆمان و شان و شەوکەتە خۆمان نەنوێنین دەی ئەگەر ئێمە بە شان و شەوکەتە خۆمان بین کاورای بریتانیایی خۆی بە کێ بنوێنیت جێگەی سەروەری خۆ بۆ ئەو نامێنێتەوە بۆ کاورای ئامریکایی نامێنێتەوە خۆ تەبیعەتەن ئەو گەرە کەسی تۆ بچووکۆ کاتەوە گەرە کەسی تۆ سەخیفۆ کاتەوە گەرە کەسی تۆ بێ ئەقڵ و نەفام و نادان و هێسر و قاتل و تەجاوز پێکریا کات تەبیعەتەن مشتێ زۆڵەکە یەهودی ئەرمەنی گورجی تورک بەناو ئەحزاب کوردی و سەرکردەیە کورد بۆ ئێوە فڕە ئەداوە کوردە قەومی تنیکی دروزەکە تا ئێمە بچووک بووینەوە ئەوەی تۆ ئەیوێنیت وا جواب ناداتەوە لەم سەرزەمین ئەم حکوومەتانە جواو ناداتەوە هەرچی گەرەکیان ئەم مردمە سەخیفکەن ئەم مردمە تالێواری ئەچێت بەڵام ئەگەڕێتەوە پس بزانن ئەم قسانەی کە بۆتان ئەکرێت قسەی پاراستن و هێشتنەوەی دەسەڵاتە ئەوەی کە ئاخێز نابودیان ئەکات ڕەوایەتێکە کە ئاخێز هاورگێسی تئۆریەکە کە ئاخێز هاورگێسی نەزەریەیەکە و مەتنێکە کە ئاخێز وا پێیە و ئەتوانێت ئەو ئیلهام بەخشیە بکاتە دروستکردن ئەم شۆڕشە بۆ یەک کپیەکەن و دەنگەکەی بۆ یەک گشتی لێ ئەترسێ قسە نییە و قسە ئێوە بوو لە قسەی ئێمە ئەترسن ئەم قسەی ئێمە چییە بنە جوولەکەی حیزە کوڕە حیزوا ئێوە لێ ئەترسن یانە ئێوە لە جمێن ئەترسن کورە ئێوە ئەژدادتان گەواد بووگە بزانە با من حاڵی کەم حاڵی بفهمی ئەم داستانەی وا هات کەسە ناوە مردمە کورد تعریفی ئەکەنەوە تا بزانی جوولەکە و دوژمن دروستی کردگە بۆ کورد نەقڵە ئێژن کابرایە لە سلێمانی ئەمە داستانە من بیستگمە خەڵک باسی بۆم کردگە ئێژن کابرایە لە سلێمانیە ڕوا بۆ بەغا بۆ ئیش لە دەوری مەیدانەکەدا ئەنیشێ ژنێکی پەرداخی جوان تێت ئێژێ کاکە کارەکەی ئێژێ بەڵێ ئێژێ من کەسێکم گەرەکە بۆم کار بکات ئەگەر ڕۆژێ 10 دینار مەعاشی خەڵکیە من 20 دینار وە تۆ ئەدەم ئێژێ ئیشەکەم چییە ئێژێ لە پشتێ و مێزەدا ئەنیشی هەر کات ئێژێ سەلام عەلەیکوم پاڵتاوەکەی لێ ئەگری کڵاوەکەی لێ ئەگری کە ڕۆژ ئێژی خوا حافیزوێ کاورا ماوەی ئەم کارە ئەکا پوڵێکی فرە بەدەستێرێ بەخششێکی فرە ئەگرێت هەر لە چیرۆکەکە پێت ئێژن کورد کە پارەی زۆر بوو حەزی لێ سێشتە یعنی ئەنباشت یعنی پارەی نووسوو یعنی دەسەڵاتی نووسوو کورد کە پارەی زۆر بوو حەزی لێشتە سێشتە یا سەفەر ئەکا یا زەواج ئەکا یا پیاوە کوژێ یا سەفەر ئەکا یا زەواج ئەکا یا پیاوە کوژێ کاورای سلێمانەی هات بە ژنەکە وتی پارەدار بووم و گەرەکمە بڕۆمە بۆ سلێمانی خەڵک لێمی پرسی ئیشە چییە بێژم ئیشم چییە ژنەوتی کاری چییە کاکە ئەم ئیشی تۆ لای خەڵکی خراپە باسی مەکە کورەوتی کاکە هەر گەرەکمە بزانم ئیش من چییە وتی ئەمە لای ئێوە پێژن گەوادی کابراوتی ئەمەیە گەوادی بریا بابوو با پیریشم گەواد وایە ئەم قسە ئەم چیرۆکە من تعریفم بۆ ئێوە کرد پێتان وایە ئەم چیرۆکە اتفاق کەوتووە نە کەسێک وای کردووە نە ئەی ئەم چیرۆکە کێ دروستی کردگە کێ دروستی کردگەم خەڵکە تاریفیەکات و خۆ دیارە کێ دروستی کردگە چیرۆکەکە باسی چیەکە چیرۆکەکە یەک باسی ئەوە ئەکات کە تۆ ئەنباشتت هەبوو شتێک لێت زیادە بوو لە خواردن و خەفتنە زیادە بوو تۆ کارگەری تری پێەکەی یا پیاگی پێکوژی یا وڵاتانی تری پێداگیر ئەەکەی یا ژنی پێخوازی یا سەک دەسە بە سەکس ئەگا یا سەفەرەکەی مهم نییە کە تۆ ئەم پوڵە بەچی بەدەستێریت هیچ شغڵێ و هیچ کارێک کە پوڵ تێتە بین ئەرزشە ئەخلاقی نییە پوڵەکە مهمە و داهاتەکە مهمە ئەنا گەوادی شتێ خراوێک نییە
ئەمە تۆ ئامادە ئەکات بۆ دنیای سەرمایەداری کە ئەخلاق بنیتە کنارۆ و هەر جۆرە پوڵ دەرهاوردنێک بکەی بە پێوانەی خۆت تا دەست هەڵگریت لە خویە کوردیە خۆت. ئەم چیرۆکە جوولەکە سازە، ئەم چیرۆکە سەرمایەداری سازە. هەر بەم چیرۆکە خەڵکە بەبەخت وادارە بە هەرچی کارەکەن. هەر بە چواردانە چیرۆکە وا ئەوەی وا ئەقڵی نییە بە ئەقڵی ئەخوات هیدایەت یەکەن بەرەو ئەو جێگانە. پس ئەوەی کە دەسەڵاتی هێشتگەزۆ هێزە پێشمەرگە نییە ها، خەساوی ئەقڵە ئێمەس کە بازی پێەکەن. نەزمە جەهان بەرەو نەزمە ئیمپراتوریایەتی ئەڕوات بۆ خاتری ئەوەی کە ئەم خەڵکە کۆنترۆڵکەی ئەبێت لە یەکدەستبوون بیتەرازێنی و تەنەوعی بۆ دروستکەی تا لە ناوە تەنەوعە هۆڤیەتە سەکتی بگرێت لە هۆڤیەتە سەکتیا قەتیس بمێنێتەوە. بۆیە نەهرۆی کەس نەزانی بۆ دروستەکەن، بۆیە ژینگە پارێزە بۆ دروستەکەن، بۆیە نێئۆفەمینیزمە بۆ دروست ئەکەن، بۆیە فعالە کرێکارە بۆ دروستەکەن. کاکە مارکس وتی ئەم سەروبەندەی وا من مانیفێست ئەنووسم کارگەران لە ئیعترازاتە ئەوەڵیەی شکاندنە دەستگاگانە تەولید و شەڕکردنە تەکە کارگەرەکانەترە کاریان ئەکێشێ بە سەندیکا و داوایە بەشە زیاتر لە ئەرزشە ئەفزوودە ئەکەن لە سەندیکایی کە ڕەد ئەبن تەبدیل ئەون بە تەبەقە و تەبەقە ئەبێ بە حزب پێشڕە و دەسەڵاتە سیاسی ئەگرێتە دەسۆ و مناسباتە ئستثمار لە بین ئەوات. بڕۆن لە تێ هەڵدریاگەکانە فعالە کارگەری بپرسن تۆوایتە کامە قۆناغا تێ هەڵدریاگە کارگەرانە هەفتە پەی نەی شەکەرە ئیسماعیلە بەخشی وایتە کامیانە؟ مەگەر مارکس نەیوت ڕێگەیە ئینقلابە کارگەری وا لە ئەوەی کە جامعە دوو توێژە سەرمایەدار وە کرێکار، و مەگەر نەیوت کە سەرمایەداری تەنەوع دنیای فەئۆدالی لە بەین برد. ئێوە بۆ تەنەوعتان ئاوردگەسۆ بۆ قوشبن و قوشبن ئەگەڕێن قوربانی ئەدۆزنۆ ئەگەر ئێوە هان بە شوێنە قیامە کارگەریە مشتێ تێ هەڵدریاگن نەفام. پس ئێوە ئەوێنن لەم سەرزەمینە ئێمە ئەوەی دەم ئەکاتۆ بەرامبەر بە خەڵکی بووگە بە عەدەد دروست کریاگە ئەم خەڵکە بخەسێنێت، ئەم خەڵکە بچووک بکاتۆ، ئەم خەڵکە بکا بە لەشفرۆش و فاحشە و ماساوچی و خۆوە بچووک زان. پێشیوانەوێ ئەتوانێ شتێ لەم دنیا دروست کات، پێشیوانەوێ ئەتوانێ گەورە بێت و لەم دنیا حاڵی بێت، پێشیوانە بێ ئەتوانێ ئینسانە سەروەر بێت. ئەم نەمایشەوە ئەیکەن بە لاهورە شێخ جەنگیوە، بە شاسوارە ئەولواحیوە، بە ئەدهەمۆ بە کەس نەزانیوە. ئەمە قۆناغێکی تری دروستکردنی توێژە جۆرا و جۆرە لە جامعەی ئێمە سیستەمە حەلیم گەرەکێ بمێنێتەوە لەگرا فقط ئاخێزی کوردەواری سەربەخۆز کە لە بنیان و ئەمانە هەڵئەتەکێنێ و ئەمانە وەکو سەگ لە دەنگە ئاخێز و لە ڕەوایەتە ئاخێز ئەترسن، چون بازیەکەیان لێ ئەشێوێنێت، بازیەکە ئەشێون. ئەمانە هاتن دۆزێکی پێبەن تا تەنەوع سازی بکەن، ئاخێز چووگە نەویگە لە بنە تێڵاکە خۆیانی پێخات. حکوومەتە هەرێم و ئەربابانە ئێرانی بزانن ئێوە هەر بازیە کە ئەیخەنە ڕێ کە ئەم مردمە بێرنە ناو ئاخێز دۆزە ئەم مردمە ئەواتە سەرۆ. تۆ تێریتی بۆ خۆت بەکاری بێری، من ئەیکەم بە ئەسڵحەوە ئەیکەم بە چاوتوە. من گرەوم لەسەر مەردانێکی ئەم مردمەدانە نیاگەها پێتوانە بێت
پێتوانە بێ من گرەوم لەسەر ئەمە دانیاگە ئەم مردمانە گشتی حەزەکەن بە پیا خاسی نە من گرەوم لەسەر سەخافەتی دانیاگە وا تۆ لەم مردمە گەرەکتە بەرهەمی بێنیت بەناوە چاوچنووکی و حەسادەت و بچووکی و پوڵپەرەسی من هەر سەوارە بەم کارەی کە تۆ ئەیکەی ئەمە بەدەڵی ئەەکەم و ئەیدەم لە خوات هەر ئەمە ئەکەمە سوارەمە لە خوات کە مانیفێستەکەی ئاخێز هاتە دەرۆ ئەفامیت کە ئاخرین شۆڕش چ شکلیە و چ زەرورەتێکی هەز و چۆن تۆ و نظامە سوڵتە بەدەستی و گرفتار ئەویت چون چیرۆکە ئینسانهای بێ هەمە چیزە هیچ و پوچ کریاک تێتە دەرۆ ئەبێ بە ساحێوە چیرۆک ئەبێ بە ساحێوە ڕەوایەت و تۆ تا ئەبەد و دەهر بەدەسە ئەم چیرۆکە ئێشێ بناڵیت من کارێکم نەکردگە ئەمڕۆ جوابات و من کارێکم کردگە تهدیدی تێغێکی بڕاست لە ژێرم منە تۆ هەر لەحزە منە ئەقرتێنێت لایەوە خۆش